بۆچی خامنەیی باسی ڕژیم چنجی کرد؟ لە میانەی دانیشتەکەی شینزۆ ئابێ پەیامنێری تایبەتی ترامپ بۆ لای ئێرانیەکان و بەرپرسانی باڵای کۆماری ئیسلامی خامنەی وتی ترامپ لەو ئاستەدا نابینم کە تەنانەت پەیامێکی بۆ بنێرم. ڕوون بوو کە سەرۆکوەزیرانی ژاپۆن نەک بۆ ناوبژیوانی بەڵکو بۆ گەیاندنی پەیامێک بوو بۆ بەرپرسانی کۆماری ئیسلامی کە هەڕەشەکانی ترامپ بە جددی وەربگرن. خامنەیی لەو دانیشتندا بەڕاشکاوی باسی لە ڕژیم چنج کردووتی کە ویستی ئەمریکا ڕژیم چنجە و پێشووتریش هەروە بووە، بەڵام بۆیان نەکراوە. خاڵی جێسەرنجی ئەو کۆبوونەوەیە ئەوە بوو کە بە پێچەوانەی نەریتی پێشووی دانیشتەکانی خامنەیی دەنگی ئەو کۆبوونەوە بڵاو کرایەوە. ئامانج لەو بڵاوکردنەوەی دەنگەش نیشاندانی ڕاشکاوبوونی خامنەیی بوو بۆ وتوێژ و سازان، بەڵام خاڵی جێسەرنجتر ڕسوایی ئەو خامنەییە بوو کە بە سەرپاییەوە لەو دانیشتنەدا ئامادە بوو کە شینزۆ ئابێ ئەتبارنامەکەی خامنەیی بەو پەڕی ئەدەبەوە خستە ژێر خۆی و لەسەری دانیشت. جا لەو شتەوردانە پرسیارە جەوهەریەکە ئەوەیە کە بۆچی خامنەیی دەستەواژەی ڕژیم چنجی بەکاربرد. خامنەیی سەردەمێکی زۆر پاش هاتنە گۆڕەی ئەو دەستەواژەیە هێنایە سەرزار، ئەویش بەو مەبەستەی کە خەڵک هیوا بڕاو بکات. خەڵک لە گەیشتن بە دوا ڕۆژێکی گەشت بۆ ژیان و گوزەرانێکی شایستەی مرۆڤی ئەم سەردەمە و ڕێز و پێشکەوتن لە هیوادار بوون بە ڕزگاری لە چنگی ئەم ڕژیمە نەگریسە بێهیوا بکات. خامنەیی ویستی هیوای خەڵکی ئێران بۆ گۆڕینی ڕژیم بکوژێت و بۆیە وتی ترامپ دەیەوێت ڕژیم چنج بکات، بەڵام بۆی ناکرێت. ماوەیەک لەمەوبەر ترامپ لە تۆکیۆ وتی ئێران بەم بەرپرسانەیشیەوە دەتوانێت ڕۆژانێکی دەرەوشاوی هەبێت دڵی خەڵکی ئێرانی لە پشتیوانی نێودەوڵەتی بۆ خواست و داواکاری ڕەواکانی سست کرد. بەڵام ڕۆژی پێنجشەممە خامنەیی لە پێناو ڕژیم هەڵەیەکی بەرچاوی کرد. بە دوای ئەوتەیە جارێکی دیکە ورە دێتەوە بەرخەڵکی و خەڵک هیوادارانەتر لە جاران لە پێناو دەستەبەرکردنی ماف و ئازادیەکانیان و تێکەوە پێچانی ڕژیمی کۆماری ئیسلامی خۆیان ڕێک دەخەنەوە. ڕژیم چنج بە دوو سناریۆ دەتوانێت جێبەجێ بێت. یەکەم لە ڕێگەی هاردوورد و بە شەڕەشەقەکەی و دووەم بە شێوەی سوفتوورد و بە نەرمی و بەهێمنی. بە شێوە ڕقەکەی ئەوەیە کە کۆی دام و دەستگای کۆماری ئیسلامی تێکەوە پێچرێت و ژێرە و ژوور بێت و بەشە نەرمەکەشی قبوڵی سێزدە مەرجەکەی ئەمریکایە بۆ دانوستان و هەڵسوکەوتکردنی ئێران وەک دەوڵەتێکی ئاسایی. ئەنجامی هەردوو ڕێکارەکە هەریەک و ئەویش گۆڕینی ڕژیمی کۆماری ئیسلامیە. ئەو ڕۆژەی کە ترامپ ژمارە تەلەفۆنی ڕاگەیاند و وتی کە چاوەڕێی تەلەفۆنی تاران دەبێت، تۆپەکەی خستە مەیدانی خامنەییەوە و ئەم هەمووە پەیام و پەسخامە لەمەو بەدووە بۆ قەناعەت پێکردنی جیهانە بۆ پشتگیریکردنی لە ئەگەری دەستبردن بۆ بژاردەی ڕقی ڕژیم چنج.